لەوەی ترمان باس لە دیاریکردنی نرخی میوە و سەوزەکانەکەین ڕەنگە هەرێکە لە ئێمە ڕۆژانە کام میوە و سەوزانە کڕین بیلەوە ئاکەینەوە زۆر جاڕێن ئەم فرۆشیارە بۆ ئەوەندە گرانی کردووە ئەم نرخە چیە دایناوە ئەم تێڕوانینانە هەیە بەردەوام لە ئێمەی کڕیارەکای کڕیت فرۆشارەکانیش قسەی خۆیانیان هەیە لەبەرەوەی ئەم نرخانە لە عەلوەی سلێمانیەوە دیاریەکرێت لە نیژنەیەکەوە بۆ ئەمڕۆ تەماتە بەوەندە دینار دەخرێتە بازاڕەوە دەبێت ئەوەندە خێروەر بگیرە بەڵام هەندێک شوێنەیە کە دەوترێت بازاڕی لا کۆڵانن یان دوورە دەستن ڕەنگە کری تێچوو گواستنەوە ئەمانە وا بکات نرخەکە کەمێک زیاتر بێ بەڵام بەگشتی شێوازی دیاریکردنی نرخەکان چۆنن چی هەڵسەنگاندن بۆم نرخانەکە لەگەڵ جوتیار قسە دەکرێت چەندی تێچۆت یان نا پرۆسی بەرەمێنان لە سەرەتاوە تا کۆتایی بڕیارەدا لەوەی کە نرخەکان نرخی ئەو بەرهەمانە چۆن بن ئەمانە هەموو یەکەن بەپرسیار ئاڕاستەی زۆر بەڕێز سامان ئیسماعیل دەکەین بەڕێبەری عەلوەی سلێمانی کە ئێستا لە ئستۆدیۆ ڕۆژێکی نوێ میوانە کاک سامان بەخێر بێت ئەمڕۆ بۆ من ئەگەر تەماتە و خەیار و کۆمەڵێک سەوزە و میوە لێک بینەوە نرخی لە چاو دوێنێ و پێرێ و بەسەر پێرەیە هەمیشە ئەگۆڕە یان بەجێگیری ئەمێنێتەوە پێشەوەی باسی دیاریکردنی نرخەکان بکەین سپاس بۆ بەرنامەکەتان نرخ ڕۆژانە ئەگۆڕێت بەڵێ لەبەرەوەی سەوزە و میوە عەرز و تەڵەبە کە بەرهەمەکە زۆر بوو تەڵەبیشی زۆر لەسەر بوو نرخەکە بەرز دەبێتەوە بەڵام ئەگە بەرهەمەکە زۆر بوو تەڵەبیە لەسەری کەم بوو نرخەکە کەم دەبێتەوە لەبەرەوەی ئەمە بەروبوومێکی سەوزەی و تەڕی پێوتێ یعنی ئێمە زمانەکەی خۆمان لە عەلوە تەڕی پێوتێ بۆی خاوەن نووسینگەکە زوو بیفرۆشێت نرخەکەی دابەزێنێت بۆی زوو بچێتە بازارەوە یا زوو بڕا بۆ پارێزگاکانی خواردن ڕاستی عێراق لە ئێستادا کۆمەڵی بەرهەممان هەیە کە نرخی بەرز بۆتەوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی ئەسباب یەک لەوانە ئێمە هەموو ساڵە کۆمەڵی ڕێنماییمان هەیە کە دەری ئەکەین کە بۆ پارێزگاریکردن و پشتگیریکردن لە بەرهەمی ناوخۆ و ڕەنج و مادووبوونی جوتیارە باجی گومژە خینە سەر بەروبوومی هاوردا باجێکی زۆری ئەخینە سەر بۆی ڕەنج و مادووبوونی ئەو جوتیارە بە هەدەر نەچێت و بەروبوومەکەی بفرۆشرێت ئەمە لە مانگی یەکی چوارەوە دەست پێ ئەکا بەپی جۆری بەرهەمەکان ئەگۆڕێت حاڵەتێکی کەمان هەیە بۆی گۆڕانی ئەم کەشوهەوای ئەم ساڵەوە بوو کە باران لەباری و ڕێژی ئاو کەم بوو کۆمەڵی ناوچەمان هەیە بەروبوومەکانیان لە ناوچوو کەم بوو یەکێک لەوانە ناوڕاست و خواروی عێراق بوو کە ئەوان ڕویان کردە کوردستان بەرهەمی ئێمە لەخوا بەزیابێ باش بوو عنی تۆزە بڕی ئاوەکەش باشتر بوو بەروبوومان هەوی دەیبەن بۆ ئەوێ حاڵەتیش کەشە بوو بۆ هی ئەم پلە گەرمایەوە یەکەم شوێنمان هەیە کە بەروبوومی تەماتی تیا پێدەگات دەشتی هەولێرە دوای ئەوە ناوچەی شارەزوور و گەرمانە اینجا پێنجێن بۆی ئەم پلە گەرمایەوە ئێمە ساڵانەوە پرۆسەکە دادەنین کە ئەوێ تەواو دەبێت اینجا دەشتی شارەزوور پێگا و اینجا پێنجێن بەڵام ئەم پلە گەرما بەرزەوای کرد عنی کێرڤی ئینتاجەکە یەکسەر هێنا خوارەوە تەسیرێکی زۆری پێشترەوە سوودی هەبوو ئاوا دواکەوتن بەڵێ کەش هەولێر پێک دەگەیشت تەواو دەبوو یەکسەر مباشەرەتەن دوای ئەوە شارەزوور پێ دەگەیشت دوای ئەوە تەواو بوو دەشتی پێنجە بەڵام ئەم ساڵ بۆی ئەم کەش و هەوا گەرم و تەسیرێکی زۆری لە بەروبوومی تەماتەکان کرد یەکسەر کێرڤی ئینتاجەکەی هێنایەوە خوارەوە بۆ سەر سەفر یعنی ئێمە وا دامانەنا هێواش هێواش کە لە هەولێر ئاهاتە خوارەوە شارەزوور دەسی پێکە سەرەکە کە شارەزوور هاتەوە خوارەوە پێنجە دەسی پێک بەڵام ئێستا بە عەکسەوە بوو ئەم ساڵی هەردووشی بەعنی زۆر بە خێرای کێرڤی ئینتاجەکە هاتە خوارەوە بەڵام پێنج جوێنمان هەیە کە ئێستا سەرەتای بەرهەمێتی یعنی من خۆم دوێنێ مەیدانی چوم سەردانم کرد سەرەتای بەرهەمێتی بەڵام خۆشبەختانە ڕێکی ڕوبەرێکی زۆر چێنراوە یعنی ئەگەر بڵێم لە چەند ڕۆژی داهاتوودا نرخەکە دێتەوە خواریشەوە و ئیکتیفای هەموو هەرێمی کوردستانیشەکە ئەشتوانی عفو بۆ ناوەڕاست و خواروی عێراقیشی بنێرین زۆر باشە کاک سامان لەوتەکاندا ئاماژەت بۆ کرد کە ئەم گۆڕانکاری نرخە کاریگەری هەیە لەسەر بڕی خستنە ڕوو و هەروە داخواسی خەڵک لەسەر ئەو بەروبوومانەی کە ئەخرێتە ناو بازارەوە تا چەند لەلایەن جوتیارەکانی خۆمانەوە یاخود لەلایەن لایەنە بەرپرسەکانەوە گرنگی بۆ ئەدرێت کە ئەم ناوچەی ئێمە پێویستی بە چەندێک لە بەرهەم هەیە بۆ ئەوەی بەرهەم بهێنرێ ساڵانە تاوکو نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دواتریش جوتیاران گلەی بکەن لەوەی کە بڵێن بەرهەمەکەمان بەپێی ئەو هیلاکەتێکی ئێمە هەمان بوو ئێمە نەمانتوانی قازانجێکی باشی لێ بکەین تا چەندی لەم لایەنە کراوەتەوە فرێنەدرێ بەڵام خۆی ئەوە پێویستی بە پلانە بە پلانی ساڵانی بۆی داڕێژێ ساڵانی ڕابردوو ڕۆژمێری ساڵانە هەبوو ینی ساڵانی پێشووتر و حکوومەتەکانی دواتری ساڵانی پێش 2003 پێش پرۆسی ئازادکردنی عێراق و ساڵانی هەشتاکە ڕۆسمێری کشتتوکاڵی هەبوو بۆ نمونە حکوومەتە و کاتە دای دەنا وەزارەتی کشتتوکاڵی کە دەشتی پێنجێن تەماتە دەکات نابێت لە ناوچەی سامەڕا بکرێت یا لە بەسڕە بکرێت بۆی بازرگانەکانی پەنابەر نەبەر ئەوێ بکرێت پلان هەبوو یا لەوێ بوو بەڵام ئێستا بەداخەوە ئەو پلانانە نییە عنی ناکرێت ئەبێ حکوومەت بیر لەو کاتە پلانەدا مەسەن کە لە پێنجێن تەماتە دەکرێت پێویست ناکات بڵێ مەسەن لە منتیقەی سۆران ڕەواندز دووهۆک بچێندرێت بۆی زیاتر ئەمە پرەی پێ بدرێ و بەرهەمەکە لە بازاڕا ساغ بێتوانێت
بەڵام ئێمەوەی توانیوانەکە ڕێگریمان لە هاوردەکە کردو ساڵانێکە هاوردەکەژە هاو لەگەڵەیە ئەو بوو بەروبوومینەوە خۆپاری نەئەکرد بەڵام ئێمە ئەوماندانا ئەو پلانەکە باجی گومژی ماخستۆ دەسەر بازرگانەکە ناتوانێت هاوردی بکات ئەگەر کیلۆ تەماتە لە وڵاتی ئێرانیا لە تووشە بە 750 ئێمە 750 نەرگومرگیشمان لەسەردا ناوێت 1500 نارگە ئەی نەقڵ و گواستنەوە و فرۆشتین و عمولەی دەچوە 2000 بۆی دەستنا مەجبور بوو بەروبوومی ناوخۆیەکەی جوتیار ساغ بێتەوانێ بەڵام خۆی حاڵەتێکی کەش هەیە شوێنەکانی شتوکاڵی تیاکرێن ناتوانانی ینی تهدیدیکەین ئێستا پێنجوێن هەر بە شووتی و کاڵک و تەماتە بەناوبانگە ناتوانین پێ بڵێن تۆ بچۆ بڕۆکلی بچێنە یا کەلەرم بچێنە یا کاو بچێنە ئەوانە زیاتر منطقەی دەشتی هەولێرە تیای ئەکرێت بۆیە بێت پێویستە پلانی زیاتری بۆ دابڕێژین یا کارگە دابدرێ بووی ئەم بەروبوومانە چۆنێک بێگەر پارێژ نەکا بچێتە کارگەکەەوە عین بچێتە پیشەسازێکەوە بێتە پیشەسازی لە باشە کاک سامان باسی لەوە کردوت هەندێک ساڵ بۆن ئەم ساڵ پلەی گەرما کاریگەری لەسەر نرخیش دەکات لەبەرەوەی بڕێکی زۆر لە بەرهەم ڕەنگە هەر بەهۆی گەرماکەەوە تێک بچێت ئەو بڕێک کامێنێتەوە هۆکارە بۆی کە نرخ بەرز بێتەوە جگە لەمە ڕەنج و ماندووبوونی جوتیان لە سەرتاوە هەم لە تۆ هەتا ئاگاتە بەرهەم دواتر بۆ نوێی کە ئێمە باس زۆر باسی تەماتەمان کرد بۆ نوە تەماتە لەو کاتی کە لە تۆ واچێنرێت و تا ئەچەندرێتەوە بە چەندە تعالۆکەوە و بە چەند ئەچێتە دەرەوە ینی ئەو نرخانەت جیاوازەکەیان چەندە خۆی نرخەکان جیاوازە سارەکەم ڕوونەیان نرخەکان جیاوازە لە بەرەوەی مەسەن کە تۆ باسی تۆ ئەەکەی هەموو جوتیارم قەیت نییە بە یەک جۆر تۆ ئاهاتۆەکان جیاوازە نرخەکانە ئیتر لە $50 و $30 و دەست پێکات تا ئەچێتە $100 ئیتر نرخیش بەپی ڕۆژ ئەگۆڕێ مەسەن ئەو سەماد و کوتی کە بۆی بەکارێنیا ئەو دەرمان وشتا خۆی فەلاحەکە خۆی دیاری ئەکات یعنی ئێمە ناتوانین نرخی مەسەلەن ئەڵێ تێچووی ئەم ساڵی کیلۆی تەماتەم ئەوە نییە بۆ نمونە ئەم ساڵ ئەگەر 500 نارکە 750 نارکە بۆی ئیسفادەیە بەڵام بە خیاری بیت ناخیاری بیت هەندێک کات ئەگەر بڵین تێچۆکەی لە 250 نار 300 نار زیاتر بێ زەرەرە بۆی ئەگەر لەوە کەمتر بێت زەرەرە بووی بەڵام لەوە زیاتر بێ باشتر ئیسفادەیەکەکە بەڵام نرخیش کە لە عەلوەکاندا دەندرێت نرخەکان جوتیار دیاری ناکات کڕیارەکە دیاری ئەکا وەکو ئاماژەم پێ ئەو کاتێک کە تەڵەبیە زۆر لەسەر قسەی جوتیارەکە سەنەدە بۆیەوە بەستا بڵێ من ئەوەی تێچووە یان بەدەداچوون هەیە بەدواداچوون هەیە ینی خۆتە زانیت ینی بۆ نمونە چەند سنفێکی دیاریکراو هەیە لە دەشتی لە پێنجوێنە ئەچێنرێ سعرەکە ئەزانی چەندە مەسەلەن بۆ نمونە سەمادەکە ئەزانی چەندە چی بەکارێنێ دومیشی جوتیارەکان ێستا خۆمان لەخوا بە زیابێ ڕۆشنبیر و ئاسیزانسیان بەرزە ئەزانێت چۆن سەماد بکات چۆن دەرمانەکە بکات تێچوویشی زۆری وای تێ ناچێ بەڕای من کە زۆر بڵێ وڵا کیلۆ تەماتە 1000 نارکەوتووە لەسرم بەڵام لەخوا بە زیابێ ئەم ساڵ ئیسفادی باشیشیان کردووە زۆر باش جاکاک سامان بەدر لە زۆر خستنە ڕووی بەرهەم و هەروەها کاریگەری ئەو گەرمایی کە ئەم ساڵ هەبووە لەسەر ئەوەی کە نرخی بەرهەمەکان زۆر جێگیر نەبێ چیتر زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم جێگیر نەبوونی نرخی عنی ئەو بابەتانی تر کە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەمڕۆ کیلۆی تەماتە بە نمونە بە 250 دینار بووە کە لە ئەگەر دۆخێک شتێکی دیاری کراو هەیە ئەگەری ئەوەی هەبێکە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەم نرخی تەماتە یاخود نرخی سەوزەکانی تر بەرزی بەخۆیەوە ببینێ یاخود چونکە ڕەنگە زۆربەی کات ئەوەمان بینی بێ ئەو دۆخانەی تر زیاتر چینکە کاریگەریەکە نەسەر زۆرتر مەکرد دۆخیشکی وامانی ینی کە زۆر تەسیل لە نرخ بەرزی کاتەوە تەنیا ئێمە پشتمان بەسۆ بە ناوڕاست و خواروکانی بازرگانێکە ئەگەر ئەوان زیاتر ئێستا دەستکەنەوە بە کوشتوکانی چەمانکیشکەوان دەست پێکەنەوە وەرزی پایزی پێوترێ لای ئەوان دەست پێ ئەکەنەوانێ ئەگەر لەوێش کەش و هەواکە لە بار نەبێت و بڕی ئاوەکە کەم بێ مەجبورن پەنابەنەوە بەر کوردستان ئەو کاتە هەر نرخەکە بەرزە بێتەوە تا ئێستا لە خوارەوە ئەوان بڕیاریان ناوە خاڵە سنوورەکانیان کردەوانێ کە تەماتی هاوردە بێ بەڵام ئەوش زەرەر و زیانی هەیە بۆ ئێمە لێەوە دێتەوە بۆ ئێرە بۆی نرخەکە دابەزێتەوە بەڵام هەر شتەکە عالەمیەن کە من پرسیارم کردەوە بە دووادا چوونم بۆ کردو لە وڵاتی ئێران و تووشا ئەمانش تەماتە هەر گرانە نرخی لە ئاستیکی بەرزایە خیار بە هەماشەوە هەمووی گەڕێتەوە بۆ کەش و هەوا و ژینگەکە کە لە ئێستادا کەش و هەوایەکی گەرمە و بڕی ئاوەکەش کەمە بووێ پرسیارم بۆ یەکرکاک سامان چکە بەداخەوە ڕەنگە لە لای خۆمان زۆربەی کات ئەگەر شەڕێک لە ناوچەیەکی زۆر دووتریش ڕوو بدا بەردەوام هەستەکەی نرخەکانی ناو بازار گۆڕانکاری بەسەرایەت ئەمە بۆ سەوزە و میوەکانیش هەیە ئەگەر دۆخێکی نەخوازراو لە ناوچەکانی دەوروبەری ئێمە ڕوویدا کاریگەری ئەبێت بێگومان کاریگەری بێت چۆکەمیشە لەوانە کە زۆر کات ئێمە دوای ئەمە وەرزانی خۆمان کۆتایی پشتە بەسینەوە بە هاوردا کە ئەو شتانە هەبێت بێگومان نرخەکان بەرزە بێتەوە خاڵە سنوورەکاندا ئەخرێ بە ڕوومانە کەەوە شتێکی نەخوازراوە بۆی ئەمە زیاتر پشت بە خۆمان ببەستین بۆی لە وەرزەکانی زستانەشە هەر کشت و کاڵمان هەبێت بتوانین چاندن بکەین لێرە بۆی زیاتر پشت بە هاوردەکە نەبەست چی کراوە پلانێکی استراتیژی هەیە خەڵک هوشیار بگرێتەوە لەوەی
حتا بەرهەمی خۆماڵی وەستا بە بەرهەمێکی هاوردە نەکڕێت ینی لە هەندێک وڵات ئەبینی بەرهەمە خۆماڵێکە هەرزانترە لەو بەرهەمانی کە هاورداکرێت باجێکی زۆر خراوەتە سەری کۆمپانیەکە مەبەستێتی بینێرێتە کوردستانەوە ئەینێرە بەڵام تۆ وای لێ بکە بەس بەرهەمە خۆماڵەکە بکڕێ چی کراوە لەم ڕوانگە ئەوانی کە ئێمە کردومانە باجی گومرجەکەی کە زۆر خسومانە سەری بەڵام خاڵیشکە هەیە کەوێتەوە سەر وشیاری خۆمان ئەبێ خۆمان زیاتر پشت بۆ ببەسین کە بەرهەمی خۆماڵەکە بکڕین ئەخەوە پرسیاری خەڵکە کاکسامانە ساڵە من کەوتۆتە سەر وشیاری تەماتەمان کرد تەماتێکی تورکی بە هزارە کرد تەماتی خۆماڵی بە 1550 کڕی ئەمە لە دنیا وایە یانە بێ بە پێچەوانەوە بێ بۆ ئێمە بتوانین بەستەر کوێنە سەر تەماتە خۆماڵیدا وشارەکەی کەوت وەکو پێم وتی گەوتوانی خەڵک زۆر نمونێکی بەسیتە پێ بڵم لە دەروی وڵات بووم ئافرەتێکم بینی تەماتی خۆماڵەکە هەبوو عنی زۆر ناشرین بوو گرانتریش بووەک لە هاوردەکە من پرسیارەوەم لێ کرد وتم بۆ ئەوە ئەکڕی بۆ ئەوە ناکڕی وتی من بۆیە ئەمە ئەکڕم ئەمە زانم ڕەنج و ماندووبوونی جوتیاری وڵاتەکەمە پارەکە لە ناو وڵاتەکەی خۆمەتە داولەکە وتی هیچ مەجبور نیم ئەو بکڕم پارەکەم بڕاتە دەرەوە بەڵام ئێمەش پێویستە عنی وشاریشی وامان هەبێت کە ئەم پارەیە با لە وڵاتەکەی خۆمانەتە داولکە لە گیرفانی بینی جوتیارە چێتە گیرفانی توی کۆمپانیا و لەوە ئەچێتەوە بۆ حکومەت یعنی حکومەتی ئستاداکە حکومت زەڕیبە لەو کۆمپانیا ئەسانێکە و سەمات و تۆی هێناوە باجی لێ وەردەگرێت کارەبا ئاوە تەداولەکە لە ناو وڵاتەکەی خۆمانە ئابووری وڵاتەکەی خۆمان بەرزەکات و عنی هیچ پێویست ناکە ئێمە بچین بۆ نمونە بڵێن وڵا ئەمە تەماتی تووشەکەی 1000 ناریا و ئێرانەکەی 1000 نارە بیکڕین پارەکە بڕاتە دەرەوە یعنی ئەمە ئەچێتە بابی ئەوەی سپیکردنەوەی کیپ لە جۆری پارەکەمان ئەڕاتە دەرەوە بەڵام شتێک یێتەوە ناوە کە هیچ ئیسفادە و سوودیشی لێ نابینی ئەوەیە یعنی هەمووی کەوتە سەر ئاستی وشاری خۆمان سام خودی خۆم هەتا شتی خۆماڵەکە وەسابێت بە هیچ جۆرێک هاوردەکە ناکەم هاوردەکەش مەکە چەند میوەیەکی بەسیتە مثلا مانگۆ بێت ئەوشتانە بێت ئەنە ناز بێت کە نییە بیکڕی زۆر باش کاک سامان هیچ بیر لەوە کراوەتەوە هاوشێوەی وڵاتەکانی چێرکە ئەو بەربوومانەی کە لە وەرزە گەرمەکانە پێ ئەگەن ڕەنگە زۆربەی زۆریان ئەو ئامبەرە ساردکەرەوەکانیان هەبێ ئەگەر بەرهەمەکە زۆر بوو بۆ ئەوەی کە زەرەرش نەبێ بۆ جوتیارەکان و مەجبوریش نەبن لە وەرزێکی ترا لە وڵاتانی ترەوە بەرهەمەکە بێن لە ناوەوی وڵاتی خۆمان بەرهەمەکان هەڵ ئەگرن هەڵی ئەگرن و لە وەرزێکی ترا بەکارێنەوە هیچ بیرێک لەم بابەتە کراوەتەوە بەڵێ لەوە کراوەتەوە خۆشبەختانەی سامە لە حەلوەکانە چەند بەڕادێکمان هەیە و خەڵکی کەژ ێستا بەڕادی دروست کردووە کە بەرهەمەکانی تیا هەڵەگیرێ بەڵام هەموو بەرهەمەکانی تیا هەڵناگیرێ کۆمەڵێ بەرهەمە وەکو هەناری تیا هەڵەگیرێ پەتاتی تیا هەڵەگیرێ بۆ نمونە تەماتەیە خیار ئەتوانی چەند بانجێک هەڵی بگری بۆ هەموو بەرهەمەکان ناگونجێ کاک سامان بۆ نمونە شووتی لەبەرەوەی نیسبەتی ئاوی زۆری کە تۆ بیکەیتە بەڕاتەکەوە تێک ئەچێت ئەی بۆچی لە کاتێکا کە زستانە ئەتوانین بۆ نمونە ئەڵێن ئەمە شووتی ئێرانیە لە ئێرانەوە هێنراوە ئەوان چۆنی ئەوان هەڵی ئەوان هەڵی ناگرن ئەوان وڵاتێک عنی کە شوهاکی واڵکە تۆ چوار وەرزەکەی تێدا منتیقی خوارەوان هەیە لای وڵاتانی کەنداوە گەرمە شووتیەکە هی ئەوێ دێت بەڵام لای ئێمە عنی یەک وەرزە ئەتوانی تیاکەین بەڵام چیەکەم چێشەکەی من ناتوانانی هەڵیگرین دوو ئەبێ حکومت پلانیەوەی هەبێ کە باج و کارەبا لەسەر بەڕادەکان کەم کاتەوە بۆی جوتیارەکەش بتوانێت کە بەروومەکەی تیا هەڵبگرێت بۆ وەرزێکیکە بەکاری بێنێ بۆ نمونە ماشەڵڵا و هەموو هەناری هەڵەبجە و سازانمان هەیە ئەنی ئەتوانین هەنارێکی جوان و کەلێشمان ناردە دەرەوەی وڵات لە بەڕادەکانە هەڵگیرێت بەڵام من زۆر کات جوتیارەکانم دواندووە ئەڵێ نرخی کارەباکە زۆر زۆرە کە لە سەرمانە یاخواتە پێویستەکە ئاسانکاریان بۆ کرێت لە هەموو وڵاتێکا هەیە یعنی حکومەت ئەبێ کەتی کوشتتوکاڵ بەرەو پێش بەرێت یعنی ئێمە ئێستا بەداخەوە ئەوەندەی بیرمان لە کەتی سامانە سروشەکان کردو ژێرزەوی بیرمان لەسەرەوە نەکردو ئەبێ ئێمە جارە بیر لەوە بکەینەوە لە خێروبەری سەرەوە جارێ باکوت اینجا بچینە ژێر خاکەکەەوە خاکەکە بەکاربێنین باشکەی کاک سامان ئێستا هەنگاوی زیاتر هەیە بۆ بازاڕی ئازاد بەداخەوە هەندێک کەس بازاڕی ئازاد بەوە تێگەیشتووە کە ئازاد بێ لەوەی بەدڵی خۆی نرخ زیادکە و کەم بکە بۆ ئێستا بینەرانمان تێ بگەن باسی هەندێک نمونەمان کرد خەیار و تەماتەوە ئەو پیازۆمانی کە لە ئەلوە و بەیانیان نرخەکەی دیاری کرێتەوە چێتە بازاڕەوە بە یەک نمونە بە نمونەیەک باسی کرد بۆ ناگە کیلۆیەکی تەماتە بە 500 دینار لە ئەلوە بچێتە دەرەوە ئێوە جۆری خێرەکەشی بۆ دیارەکەن دەبێ ئەوەندەی بخرێتە سەر بۆ فرۆشگاکان و مارکێتەکان ئێمە لیژنی تایبەتمان هەیە بەیانیان لەغەکردنەوەی دەرگای ئەلوەیە ئەگەڕێت نرخەکان هەمووی وەرئەگرێت دوایی کیرێکی پرایسی بۆکە عنی نرخەکە نرخێک دەرەکەین ئەڵین لە ئەمڕۆ تەماتەیە خیالما بینی ئەم سیعرە و ئەو سیعرە ئەمە بەس نرخی فرۆشتنی ناو قاتعەکەیە یعنی نرخی گواستنەوە عمولە نقلی لەسەر نییە یعنی دیاریمان کرد زۆر کالیژنەکانی قایم قامێت چاودێری بازرگانی پەیوەندیمان پێوە دەکەن ئەڵین 250 تا 750 دینار بۆ نمونە ئەو بەروبوومە لەسەری بێ بەروبوومی کەمان هێڵێر خێر بەڵێ لەوە زیاتر بێجێ قوبڵ نییە ئەڵین پسڵی سەرپێچی بۆ بکەن و سزای دارایی بن بەرهەمی هیچکەمان هەیە بامەیە تۆزی کێشەمان لەگەڵەوەیە زۆر کات یعنی واڵین هەتا 1000 دینار جەگە بچێت سەری کێشەی لە بەرەوەی تۆزە بڕی ئاو زیاد زۆر هەتا
فرۆشگاکە هەتا ئەیکڕێت و کوێکاتەوە ئەڕوا لە ڕێگات تۆزە وەزنی زیاتر کەمەکات ئاڵین ئەو کێشینە بەڵام بەرومی کەمان هەیە بۆ نمونە شووتی ئەڵین 250 هەتا 250 ناری لەسەر بخێت کێشەمان نییە بەڵام ئەوانی کاگەل لەو بڕە زیاتر بێت ئێمە ئاگاداریان لیژنەکانی قایمقامێت لەسەر هەماهنجیمان هەیە بەڵێ ئێمە هەمومان چۆکمێ بانیان کە نرخەکان دەرەچێت بۆ کۆمەڵە لایەنی دەنێرین بۆ وەزارەتی دەنێرین بۆ ڕاوێژکاری وەزارەتی کشت و کاڵ بۆ قایمقامێتی سلێمانی چاودێری بازرگانی ئاسایشی ئابووریە کامە نرخەکانە و ئیمڕۆ ئەم نرخانە بۆ لە عەلوی سلێمانی باش کاتە پەیوەندیکی بەردەوامتان هەیە ئەگەر هاتوو نرخەکان بەو شێوازە نەبوو کە ئێوە داتان ناوە یاخود ئەو قازانجی کە خستوتان سەر نرخەکە ئەگەر لە هەنێ ناوچەیە هەستکرا کە زیاترە پەیوەندیان بە لیژنەکانەوە کرد لەو کاتەیە چۆنچۆنی ئێوە چارەسەری ئەم بابەتاکەن ئەگەر نرخەکەی لەبەردەستانە بێ مەسەڵەن ئەو فەرمانبەری لیژنیەکە چوو یەکسەر پەیوەندی بە منەوە کە من نرخەکانم لایەن ڕۆژانە پێی دەڵێم بەڵام بۆ نمونەی ئیمڕۆ تەماتە 1250 دینار بووە پڕەکانی بۆ حسابەکەڵام ئەمەنی نەقڵ ئەوە عمولە ئەوە 1500 یا 1600 بەڵام ئەگەر ئەو بیدا بە 2.5 یا 3000 ئەڵم جێ قوڵ پسوڵی سەرپێچی بۆکەن ئەنی ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن من نرخەکانیان پێ دەڵێمەوە زیاتر کە پسوڵی سەرپێچیان بۆکەن و غەرامەیانەکەن باشە لە سەرەتای پێشەکەمە باسم لەوە کرد هەندێک فرۆشگای لا کۆڵانیان دوورە دەست یان هەندێک مارکێت ڕەنگە لە قەزا و ناحەکانە بن نرخەکانی ئاسمان و داسمان لەگەڵ ناوشار و سنتەری پارێزگاکان جیاوازی هەیە ئەمان چۆنچۆنیە ئەوان سیعرەکانیان تۆزێک کەمترە یا مەسەڵەن ئەو سارە هەیە سارە گەڕۆکەکانە لەبەرەوەی ئەو زەڕیبە نادا و کری کارەبا نادا و کری دوکان و شتینیە کە بێ نرخەکەی کەمترە یعنی ئەو هیچ کێشەیەکمانی و دەستخۆشیشی ئەوەش ئاڵێن لە نێو سنتەری شارەکانە گرانیە خزممەیە لە قەزا و ناحێن بۆ مناڵێ چۆن لە نێو سلێمانیەژین لەوێ خۆهمە گرانی شتەکان ڕاستی شەکابیری لێکی تو تەماتا گەلێرە 1500 لە ئەو هەزارە بێگومان 1000 نارە ئەوەیە کێشە جیاوازەکە ئەوەی لەوێ مەسەلەن کری کارەبا هەرزانتر بێ یا کری دوکان کە هەرزانترە بۆی دەستی کارەکە گرانترە وەکو ناو سنتەری شارەکان نییە سنتەری شارەکان مەسەلەن کری دوکانێکە گەلێرە بە 500 دلار بێ لەوێ لەوانێ بە 100 دلار بێ ئەمانە هەمووی تێچوو ئەگەڕێتەوە نرخەکان بۆی لەوێ هەرزانترە باشە هەندێک جوتیاری نمونەی هەن کە بەرهەمی زۆر نمونەی ئەخەنە بازاڕەوە هەمان حسابی جوتیارێکی ئاساییان بۆ کرێ کە بەرهەمەکە هێنێتە عەلۆکەوە یان نەخێر بەرهەمی ئەم جیاوازی نرخی هەیە لەگەڵ بێگومان ئەو جوتیارە نمونیانەمان نرخەکانیان جیاوازی هەیە لەبەری کۆمەڵێک بەرهەم دێنن کۆمەڵێ بەروبووم تێشۆکەی زۆرترە نرخەکەی زۆرترە و بەشی ئەوەش ناکا بێتە حەلوەکانەوە خۆی کۆنتاکتەکە لەگەڵ چەند مارکێتی بۆ زیان ناکرێت کاک سامانەوە هەمیشە پرسیارمانە بەڕاستی زۆر لە نێو پرۆگرام ئاڵین بۆچی بەرهەمێکی جوتیارێکی نمونەی وانێ ناکرێت ئەم جوتیاری نمونەیە ببێ بە مەدرسەیەک بۆ جوتیارەکانی تر ئەم بەرهەمە زۆر بکرێت لە بازاردا خۆی کێشەکە لەوە کاگاری هۆشیارەکە دروست بێ لەسەر ناقەسەکە دروست بێ هۆشیاریی وامانە لە کشت و کاڵە یعنی ئێستا ئێمە ماشەڵڵا و بازیانەمان هەیە هەموو مقیدە بەخیار و بۆ فەلاحەکاڵێ زوو بەرهەمەیە ئەمڕۆ ئەیڕێنێبانی نا دووبانی ڕێنێت و کاتەوە بازار عنی وا ڕاهاتوە ئەوێ زوو ئینتاجی هەبێ و پارەی هەبێ بخاتە ئیرفانیەوە من چەند جار پێم وتو ئەم تەماتەیە مەسەن تەماتێکی چیلی پێوترێ بچووکێکە تووشیە دێ باوەکە چیلوی بە 3000 ئەڵم ئەوە بۆ ناچێنی دەڵێ ئەمە یەک جار ئینتاجی مایەتێ یا دوو جار بەرهەمم ئااتێ و تەواو دوای دیسانەوە دەست پێ بکەمەوە ئەوەیە کێشەکە ینی ئەبێ هۆشیاریشی وا هەبێ جوتیارەکان هوشیار بکرێنەوانێ کە بەرهەمی هەمە چەشنێسان من خۆم جوتیارم هەیە لە پێنجوێن ئەم ساڵ بۆ یەکەم جار کەلەرممدا لەوێ وتم بیچێنە بۆ هەموو قێدن بە تەماتەوە ماشەڵڵا کەلەرمێکی ئینتاج کردبوو لە هیچ شوێنێکا کەلەرمی وانە بوو یعنی یەکسەر وای لێ هاو وتی ساڵی ئایندە من کەلەرمە چێنم بڕێکی زەویەکەمەکەم بە کەلەرم ئەیکەم بە کاهوو بۆی کاهوو کەلەرمی ناو خۆمان هەبێ پشت بە هاوردەکە نەبەسینەوانێ زۆر باش کاتە ئەو جوتیارانەی کە نمونەیەن هەوڵدراوە کە لەگەڵیان ئێوە زیاتر گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کە ڕەنگە ئەوان شێوازێکی تایبەتیان هەبێ بۆ ئەوەی کە چەند بەرهەمێکی دیاریکراوە بەرهەم بەیانن قسەتان لەگەڵ کردوون بۆ ئەوەی کە لەگەڵ جوتیارانی تری ناوچەکەی خۆیان ئەو زانیاریانی کە ئەوان لەسەر بەرهەمەکانیان هەیەە بە هەمان شێوە لەگەڵ ئەوانی تریش هاوبەشی پێ بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش بتوان بەرهەمەکانی بێگومان هاوبەشیان کردووە کۆنتاکتیان هەیە بەڵام وەکو ئاماژەم پێیا تۆزە جوتیاری ئێمە حەزی لەوەیە زوو ینی بەرهەمی هەبێت و بخاتە بازارەوە بیفرۆشێ ینی مقیدە بە کۆمەڵێشتەوە کە ئێمە پێی دەڵێن ئەمە بۆ ناچێنی ئەوە باشترە ئەوە فرۆشی هەیە وازم لێ بێنم ئەمەی خۆم زۆر باشترە یعنی من جوتیاری خۆم هەیە لە بازیان بەیەک سەنف خیار بکرێت ئەڵم کاکە ئەمە کۆنە ئەم جۆرە ئەوە مەچێنە ئەم سنفەی کە بچێنین تا ئەڵێ نا من هەر ئەواکەم یعنی هاتوومەتەوە قەنەعەتە جوتیاری ڕێزم هەیە بەس چاویشتە بینێت یعنی بیر ناکاتەوە ئەڵم کاکە تو ئەمە بچێنە تاقی کەرەوە ئەم جۆرە تەماتێ بچێنە با ئینتاجیت هەبێ یا زۆر کات پیان ئەڵێ
ئێستا لەو ساڵانی ڕابردووە سەوزە هەر لە دەرەوە ئەکرات کەوەر و کەرە و جوانە بۆ یەکەم جا من لەگەڵ کوڕیشکا لە عەلوایە تۆکە خۆمان یامان یعنی لە گیرفانی خۆمان کڕیمان وتمان کاکە تۆ کەمە هاوی نەماوە زستان لەناو بەیتا بیکە لەناو بەیتا کردی کە ماشەڵڵا ئینتاجێکی زۆری هەبوو بۆ یەکەم جاریش بوو لە کوردستانە کە لەناو بەیتا ئێستا هەمویان فێر بوون دوای خیارەکە ئەیکەن بە سەوزە کەوە هەمووشی سەری تێنەکە ینی زۆر جار بینین خیار بە چەندین تۆنەر فڕێ درێت تەماتە یان بەداخەوە ینی باوەڕکە من کوردستانڵی کەزە لە جەرگمەوەی کاڵە 20 کیلۆ بەنجان بە 1000 دینار لە هەندێک ئۆتۆمبیلە بینم ئەیفرۆشێت ئەمەش بۆ خۆی جۆرێکی ترە لە جۆرێکی ترە لە زەرت بەڵام کاگاری ڕاستە ینی کۆمەڵە شتێکە هەیە لەسەر ئەرکی شانی حکوومەتە ئەبێ هەوڵبار لەگەڵ وە بەرهەمهێنەکانە کە کارگە بێنن کە تۆ ئەم بەرهەمەت هەیە شەر نییە هەمووی بۆ استیهلاک بێت لەبەر ئێمە کێشەمان هەیە ناتوانین بینێرینە دەرەوەی وڵات ئەبێ کارگە بێتە وڵاتەوە شتی تریشی لێ بەرەم بێت چێتە لە قوتونانەوانە بۆ نمونەوە هەموو کارەمان هەیە ترشاتی لێ بکرێت خۆش بکرێت بیبەرمان هەیە ئەو هەموو تەماتەیە بکرێت بە دۆشاو یعنی باوەڕکە ئەو کاتە و کارگانە بێت هیچ پێویستیەکمان بەشتی هاوردە نابێت لە دەرەوە بێت ئەویش پلانی ئەوێت بۆ نمونە زەڕی بەکەم کاتەوە لەسەر وە بەرهەمهێنەکە ئەرزی باتێک کارەبای بۆ کەم کاتەوە هەموو کێشەکان چارەسەر بێت وەڵای ینی شتەکان شتی بەسیط و لاوەشین ینی زۆر ناخۆشە لەم سەدەیا بین و لەم پێشکەوتنا بڵین ئەم شتانە قورسە کە بۆمان جێبەجێ نەکرێت لەوان قسەکان جێگی خۆی گرت پێ سامان اسماعیل بەڕێوەبەری عەبدولای سلێمانی سپاس بۆ ئەمە زۆر سپاس بۆ دەستەکانە خۆش بە کاک سامان.